ئەو پردەی ببووە گرێکوێرە لە بەردەم خوێندکارانی بە شەناخۆی هەولێر ئەمڕۆ کارەکانی بە کۆتا گەیشتوو دەکەوێت تا خزمەتی خوێندکاران و هاوڵاتیانی ئەم ناوچەیە. ئێرە شەقامی دووسایدی هەولێر کەرکووکە بە دیاریکراوی بەردەم بە شەناوخۆی شەید شەوکەت. لە ماوەی ڕابردوو هاوڵاتیان یاخود خوێندکاران لە بە شەناوخۆیە کە پێویستیان بە کەلوپەل دەبوو دەڕۆیشتنە نێو گەڕەکی ژیانەوە دەبایە بەسەر شەقامەکەدا بڕۆن. بەڵام لە ساڵی ڕابردوو لایەن پارێزگاری هەولێر لەسەر بودجەی 384 میلیۆن دینار بڕیاردرا پردی پەڕینەوەی بەردەم بە شەناوخۆی شەید شەوکەت دروست بکرێت. جا ئەمڕۆ پردەکە کارەکانی بە کۆتا گەیشت. لە ئێستادا دوو ڕێڕەوی سەرەکی لە پردەکە دروست کراوە کە ئەمەش لە یەکەم جارە لە پرد لە هەرێمی کوردستان و عێراق بۆ شێوە دروست دەکرێت. ڕێڕەوی یەکەمیان کە لای ڕاستمەوەیە ڕێڕەوی کە مەندامان یاخود ئەو کەسانی کە بە عارەبانە هاتوچۆ دەکەن. ڕێڕەوی لای چەپیشم ئەو ڕێڕەوەیە کە بە پیادا بەسەر پلیکانەکان هاتوچۆ دەکەیت. لێرە لە ماوەی ڕابردوو چەندین جار خوێندکاران یاخود ئەو کاسبکارانە لەسەر شەقامەکە کاریان دەکرد تووشی ڕووداوی نەخوازراو ببوون بەهۆی نەبوونی پردی پەڕینەوە. لە ئێستادا پردەکە تەواو بووە. دەمەوێت ئاماژە بە خاڵێکی دیکەش بدەم کە خێرایی ئۆتۆمبیل لەسەر شەقامی هەولێر کەرکووک 80 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. بەڵام لێرە دوو تاسەی زەق هەبوون کە هاوڵاتیان نیان دەتوانی یاخود شۆفێران بە ئاسانی نیان دەتوانی لێرە دەرباز ببن لە بەیانیان و ئێواران دەبووە ئیزدیحامێک ئیتر ئەو سەری دیار نەبێت. بەڵام ئێستا تاسەکانی شەرگیراون لە نزیک سێڕیانی نەحەی دارەت و تاوەکو یەکەم سوڕانەوەی بەردەم کۆشکی سپی شەقامەکەش پەرژین کراوە بۆی ئیدی هاوڵاتیان و خوێندکارانی بە شەناوخۆیی بەسەر ئەم پردەدا بە ئاسانی هاتوچۆ بکەن و کێشە و گرفتیان بۆ دروست نەبێت و شۆفێرانیش لەدەست قەرەباڵغی ئەم شەقامە نەجاتیان بوو.